ئێوەچین ئەوەش وەڵام کەڵپەی باوەڕ گڕی کەرکووک ناڵەی پیری بادینانین پەنجەی زارۆڵی هەڵەبجە و کفنی ئاڵی شەهیدانین. بەڕێزان ئێستاش داماڵینی سەرجەم بەرپرسان لاپۆستەکانیان و دیاریکردنی سەرۆکی کۆنگرە لەلایەن بەڕێز سەرهەد عوسمان ئەندامی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە بەڕێوە دەچێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان. بەڕێزان، بەپێی ڕێکار و بنەماکانی کاری ڕێکخراوەیی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بڕیارماندا بە داماڵینی سەرجەم بەرپرسانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سەرجەم پۆستەکانیان و هەڵوەشاندنەوەی سەرجەم ئەنجامەکانی هەڵبژاردننی کۆنگرەی پێنجەم لە ئێستادا هەمویان لێک پلەدان و وەک ئەندامی کۆنگرە بەشدارن. و هەروەها بڕیارماندا بە دیاریکردنی بەڕێز دکتۆر بێستون حەمەد ساڵح وەک سەرۆکی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان.